دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو حکوومەتی عێراقی چەند گرێبەستێکی نەوتی واشو کردووە لەگەڵ چەند کۆمپانیایەک دەپرسین ئەم گرێبەستانە جیاوازی چییە لەگەر گرێبەستەکانی پێشووتر لە ڕووی یاسایی و دەستوری و ئابووریەوە گونجاوە لە کاتێکدا کە هەرێمی کوردستان یاخود با بڵێن ئەو گرێبەستانە هاوشێوەی گرێبەستەکانی هەرێمی کوردستانە بەڵام حکوومەتی عێراقی ڕخنە لە گرێبەستەکانی هەرێمی کوردستان دەگرێت و دەڵێت بەهادەردانی سامانی عێراقا ئایا ئەم گرێبەستانش کە هاوشێوەی ئەم گرێبەستانەیە هۆکاری با بڵێن کارکردن لەسەر ئەم گرێبەستانە یاخود هەوڵدان بۆ کارکردن لەسەر ئەم گرێبەستانە چێ و لە ڕووی جۆری گرێبەستەکان لە ڕووی شوێنی گرێبەستەکان یاسایی و دەستوریە بۆ پێی کە بەشێک لەو گرێبەستانە دەکەوێتە سێ ناوچەی کێشە لەسەرەوە کامەش لە ڕووی دەستوری و یاساییەوە کارێکی نادوستە تایبەت بم بابەتی میوانداری زۆر بەڕێز ڕێبوار محەممەد شارەزا لە گرێبەستە نەوتیەکان دەکەین کە لە ستوری بەیانی کورسات نیوزمیانە کاک ڕێبوار سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سەرەتا دەمەوێت لە جۆری گرێبەستەکان لە ناوی گرێبەستەکانەوە دەست پێ بکەین تەنها دەکرێت بڵێن گۆڕینی ناوی گرێبەستەکانە بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە نایاساییە یاخود بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ دەستور و ئابووری عێراقدا گونجاوە زۆر سواز بۆ میوانداریتان بەخێراتی لە ڕاستیدا ئێمە چەند جۆرێکی گرێبەستوانی بۆی بینەرانی خۆشەویست بە چاویان ڕوون بێت و دواتر ئەم گرێبەستانی کە حکوومەتی عێراق ئەنجامی داوە لە چەند ڕۆژی ڕابردووە باسەکەین بۆی کە بزانن لەکوێوە هاتۆ ئەم بابەتانە دیارە بە بڵێن لە سەدەی ڕابردووە چەند جۆرێک گرێبەست لە جیهانە ئەنجام درراوە گرێبەستی نەوت و غازیەکیان لەوانە ئیمتیاز بووە کە لە عێراق یەکەم جار ئیمتیاز ئەنجام درراوە بە شێوەی مڵکانە کۆمپانیەکە هاتووە بیری هەڵکەندووە و نەوتەکەی بردو مڵکانێکی داوەکە لە بەرامبەرەوە پێڵەن گرێبەستی ئیمزا تەنها مڵکانەی داوە تا ڕوخانی مەلەکێت پەنجاونە دواتر گرێبەستێکی تریەتە پێشەوە لە شەستەکان گرێبەستی خدمە هەیە لە عێراق دواتر ئەو گرێبەستەی بەکارێنەوە خدمە ینی خزمەتگوزاری پێڵن مقاولات بۆ مقاول لێ دێت پرۆژەیەک وەرەگرێت لە حکوومەت بە قازانجی لە 100 بۆ نمونە لە گرێبەستی نەوتیا کۆمپانیاکە شەریک نییە بڵێن پێشووتر مڵکانێکی داوە هەموو شتێکی بردووە مڵکانێکی داوە بە حکوومەتی عێراق لە گرێبەستی خدمە کۆمپانیاکە دێوەکو مقاولێک بەشدارە بێت لە بەرامبەر ئەوەی کە چی وەرەگرێت لە بەرمیلێ نەوتا چەند دۆلارێک وەرەگرێت ینی $2 تا $6 ئەو پەڕەکەی باشە ئەمە پێڵێن مقاولات خاوەنی هیچ نییە کۆمپانیاکە تەناوکو مقاولێک دێ ئیشەکە کەوتەوە گرێبەسێکی ترمانێ پێڵێن گرێبەسی بایباق ئەم گرێبەسە لە ئێران هەیە ئەم گرێبەسە ئەوەندە مەرجی زۆرە و ماوەکەی کەمە خەڵک خۆی لێ نادات ینی زوو ئەبێت مەرجەکانی نوێ بکرێتەوە گرێبەسێک ترمان هەیە گرێبەسی بەشداری لاوە بەرهێنان بە عەربی پێڵێن مشارەکە بالئینتاج باشە ئەم گرێبەسە لە ئەندەنووسیاوە لە 1960ەکانەوە دەستی پێکردووە کۆمپانیا بیانەکە بێتە شەریکی ڕاستەقینەی ئەو دەوڵەتە سەرەتا دێت بە دووادانەکە بە دوچوونەکە نۆتەکە دۆزیێتەوە ئەگە هیچی نەدۆزیەوە چی سەرف کردووە مخاتەرەیە مەترسیە ئەڕوات ئەگە دۆزیوە دوایی لەگەڵ کولفەی هەڵکەندنی بیرەکە کولفەکە وەرەگرێتەوە مشارەکە ئینتاج ناوەڕۆکەی ئەوەیە کە کاتێک کۆمپانیەکە دێت بە پارۆ سەرمایە و تەکنۆلۆژیای خۆی بەداچوونەکە نەوتە دۆزێتەوە نەوتی دۆزیەوە لەگەڵ ئەو کولفەی کە سەرفێکات دوایی بە بڕێک لە 140 بۆ 43 وەریەگرێتەوە دوایی دەرکردنی مڵکان ئەگەر گرێبەستێ باڵێن بە نمونە وەرگین ئەگەر بەمێنەوە $100 $10 ئەچێ بۆ مڵکانە بۆ ئەو دەوڵەتە بوون بە حکوومەتی کوردستان نەوە تێمێنێتەوە لەم نەوەتە لە 140 بۆ 43 ئەچێ بۆ کولفەی کۆمپانیاکە کە سەرفی کرد و سەرمایەکەی خۆی لاڵکردنی بیرەکە ئەوەی کە ئەمێنێتەوە لە دوای 43ەکە دابەشەکرێ بە پێی کاتەکە کە نەوت بەرزیان نزم بێ و ئێستا کە نەوت بەرزە لە 184 بۆ حکوومەتی هەرێمە قازانجەکەی ئەوەی کامێنێتەوە لە دوای مڵکانە و کولفە لە 16 بۆ کۆمپانیاکە ئەگەر نزم بێ و کاتی کۆرۆناکە 32 بۆ کۆمپانیاکەی 60 بۆ حکوومەتە ئێستا لێرە ئێمە ینی گرێبەستەکانمان بۆ بینەرانی خۆشەویست ڕوون کردو حکوومەتی عێراقیاتوە چەند گرێبەستێکی لە چەند ڕۆژی ڕابردووە لە چەند ناوچەیەک ئەنجام داوە بە هەمان شێوەی کوردستان بەس بە ناوێکی تر کە پێڵێ عقودی تەنقیب و ئینتاج بە دوواداگەڕان و بەرهەمهێنانیا تەتویر و ئینتاج فراوانکردن و بەرهەمهێنان هەمان ناوە بەڵام لە ناوەڕۆکۆ هەمان ناوەڕۆکە بەڵام ناوەکەی جیاوازە بەڵام ناوەڕۆکەکەی هەمان ناوەڕۆکە باشە هۆکاری ئەنجامدانی ئەم گرێبەستانە چیە؟ لە پێش ڕوخانی سەدام حوسێن لە فەڕەنسا 106 کۆمپانیای نێودەوڵەتی کۆبنەوەیان کردووە کە استراتیژی گرێبەستی
نەوتی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بەگشتی بگۆڕێ و بکرێ بە مشارەکە بە ئیمتیاز کۆمپانی ئامادە نیە بە مقاولات یا بە ئیمتیازێکی کەم بێت و بەرێناکە بە کوردەکەی دەبێت شەریک بێت ئێستا ئیتیجاهی ئیشەکە ئەوەیەکە ئەمریکا عێراقی داگیر کردووە خۆی خاوەنی بڕیارە لێرەوە دەبێت شەریک بێت لە نەوتاوە بە کولفەیەکی کەم ئامادەنی ئیشکاوە بینیمان کۆمپانیای ئەکسۆمۆبیل و کۆمپانیەکانی تر چۆن وردەوردانە سەحبیان کرد لە عێراق لە ماوەی ڕابردووە بۆچی لەبەرە کولفەکە کەم بوو قازانجیان کەم بووە لەو دەستکەوتانە بۆ پاشەکشان کرد ئێستا چین و ئیمارات و ئەوانە داخل بوون لە بابەتەکەواتون گرێبەستیان کردو لە عێراق کەواتە دەکرێت بڵین ئەم گرێبەستایی کە ئەم با بڵین ئەم چەند ڕۆژەی دوایی کاری لەسەر کراوە یاخود ئیمزاکراوە هەمش هاوشەوی ئەو گرێبەستانە پێشتر یاخود پێش ڕوخانی ڕژێمی بەعزبوونی هەبووە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعزبوونی نییە و تازە هەوڵ دەدرێت کاری لەسەر بکرێتەوە لە ساڵی 91 تاکو و ڕوخانی سەدام لەگەڵ تۆتاڵی فەڕەنسی لەگەڵ چین لەگەڵ رووسیا هەمان گرێبەست حکوومەتی بەعز کردوێتی لە دوای ڕوخانی هاتن بە هۆکاری سیاسی عقدەکانی رووسیا هەڵوەشانە بەڵام عقدەکانی چین هەر بەردەوام ئەو مشارەکە عقدەکەی شێوەی هەرێمی کوردستان ئێستا جارێکتر هاتوونەتەوە لەگەڵ چینە کۆمپانیای جیوجاتی چینی و لەگەڵ هیلالی ئیماراتیە بە هەمان ناوەڕۆک بەڵام بە ناوێکی تر گرێبەسەکەیان نوێ کردوتەوە و بەردەوامن لەسەری باشە حکوومەتی عێراق خۆی دەڵێت هەرێمی کوردستان لەم گرێبەستانەدا بە هەدەردانی سامانی عێراقا خۆشی کار لەسەر هەمان بابەت دەکات هۆکار چییە؟ هۆکارەکە یەکەم ئەوەیە کە پێم وتی لە پشتەوە بڕیارێکی نێودەوڵەتی هەیە بۆی کە ئەم گرێبەستە بەردەوام بێ و هۆکاری دووەمیشی ئەوەیە کە ئەوان بۆکو توانایەکی ئابووری زەبەلاحیان نییە بتوانن سەرمایەکی گەورە لە کێڵگەکانە خەرج بکەن زوو بدا بەدەستەوە بتوانن تاچکەن ئێستا لەژێر هەژمونی ئێرانە لە ڕووی هێنانی غازەوە خاڵێکی تریش ئەوەیە کە بەداخەوە لە بەتایبەتی لە ناوچە جێناوەکانی مادەی ١40 دێن وڵاتێکی وەکو چین یا وڵاتی وەکو ئیمارات دێنن دەیکەن بە شەریکی خۆیان بەیانیەک و کارتێک دژی کورد بەکارێن چۆن لە 16 ئۆکتۆبەر لە 2011 و 13 کۆمپانیای بریتیش پترۆلیۆمی بەریتانیا هێنا کە عەقدی تەتویریان کرد هەر هەمان بۆ کێڵگەکانی کەرکووک بۆ کورد ناڕازی بوو دوای ئەو نەتیجەمان بینی کە کەرکووک و نیوەی باشووری کوردستانمان لە دەست دەرچوو ئەمەش وەکو کارتێکی سیاسی جگەل لە کارتە ئابووریەکان کارتێکی سیاسیە دژی کورد ئەگەر باس دەم گرێبەستە بکەین لە ڕووی شوێنەوە دەبینین لە سێ گرێبەستیا ناوچە جێناکۆکەکانە ئەمە یاساییە لە ڕووی دەستورەوە لە ڕووی بابلین یاساوە یاساییە نەخێر بەداخەوە کورد زۆر بێدەنەوە چەند ڕۆژە ئەو گرێبەستانە ئەنجام درراوە و کەسێکمان نەبینی نە پەرلەمانتارێ لە بەغا نە وەزیرێک لە کوردستان نەسەرکردەیەک هیچ کەسێک نەهات لە کورساتەوە لە کەناڵێکی ترەوە لە شوێنێکەوە لە ئەوانیان خۆیان بە معارزە ئەزانن نەهاتن قسەیەک بکەن دێن لە دادگای فیدراڵی لایەن هەیە کە سکاڵات تۆمارەکە لەسەر درێژکردنەوەی ماوەی پەرلەمان کە ماوەکەی بەسەرچووە بەڵام لەسەر خاکی کوردستان لەسەر سامانی سروشتی کوردستان کە گرێبەسی نەوتیەکرێت ناچێت لە دادگای فیدراڵی سکاڵایەک تۆمارکە ناوچەی خانەخین جەلەولا و شارەبان و قەرەتەپە و مندەلی و بەدرە و جەسان سنووری مادەی ١40 جێناکۆکن حکوومەتی عێراقی سێ گرێبەستی لە قەرەتەپە لە جەلەولا و شارەبان لە نەفتخانە کردو لە خانەقین لەو 6 گرێبەستە ئەم سێ گرێبەستا بەپێی مادەی 140 جێناکۆکن و نابێت هیچ کەسێک نە هەرێم نە عێراق گرێبەست ئەنجامدا تا ئەو کاتەی مادەی 140 جێبەجێ ئەکرێت و چارەنووسی ئەو ناوچێک لایەکرێتەوە بەڵام ئێستا بەداخەوە عێراق ئیش خۆیەکە کارتی سیاسی و ئابووری خۆی بەکارهێنێت بەڵام کوردیش لەولاوە تەماشاکەرە ئێمە لە بەغا یەک ستافی گەورە لە وەزیر و پەرلەمانتار و بەرپرسمان هەیە و لە هەرێمیش حکوومەتێکمان بەداخەوە هیچ کەسێک نییە بچێت لە دادگای فیدراڵی سکاڵای تۆمارکە ئەوان هەر کێشەیەکە بێت پەرلەمانتارێک دەنێرن لە دادگای فیدراڵی سکاڵای تۆمارەکە و هەموو ڕێسەکەمان لێکا بەخوریەوە بەڵام بۆچی ئێمە ئەمە ناکەین باشە کەواتە پێویستە کورد چی بکات بۆ ئەوەی بە جۆرێک لە جۆرەکان بەتایبەت لە ناوچە جێناکۆکەکان کە ئەمە یاسایی نییە هەوڵی ڕاگررتنی ئەم گرێبەستانە بەدادکار لەسەر ئەم گرێبەستانە نەکات لەمڕۆ پێویستە کورد لایەنە سیاسیەکان ینی لایانی پەیوەندیدار لەسەر ئەم بابەتە چی بکات بەداخەوە ئێمە لەگەڵ هاوڕەکان زۆر هەوڵمان داوە کە زۆر خەڵمان بینیوە و ینی تکامان کردووە کە با ئێمە کورد ناوەندێکی توێژینەوەی هەبێت لەسەر مەزایینی وزە بۆی بتوانین پێشوەخت و لە کاتی خۆیان ڕوئیا بدەین بە بڕیار بەدەستانی کوردستان چۆن هەنگاوەنێن لەو
زڵمانەی کە ستەمانەی کە لە کوور دەکرێت بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکمانێ بەڵام من بەڵێنە دەم ئێمە لەسەر هەموو ئەو برادرانی پێشوش و ئێستش کتێب بنووسین بۆی وەکو مێژوو بەرپرسیاریانکەین بۆچی عێراقیەکان عەرەبەکان دێن لەسەر بچووکریشتی ئەمە لە دادگای فیدرالی سکاڵا تۆمارەکان بۆچی ئەمان ئامادەنین پێویستە ئەوانەی کە لە بەغدان و ئەوانەشی لە هەرێمی کوردستان هەرچی زووە لە دادگای فیدرالی سکاڵا لەسەر کۆی لە 144 مادەی دەستوری 23 مادەیان بە ئاشکرا باسی مافی کوورد دەکات دەستە سەربەخۆکان مادەی 140 مادەی 111 و 12 دەستور تایبەت بنەوە یەک کۆمەڵ مادەیە سکاڵا تۆمارکەن لە دادگای فیدرالی وەکو مێژوو کەیس دروستکەن لەسەر ئەم بابەتە ئێستا لە ناوخۆ لە عێراق باڵێن سکاڵا تۆمارکەن لەسەر ئەوەی کە حکوومەتی عێراقی بەنا دەستوری پێچەوانەی دەستور گرێبەست ئەنجامەدا و لە دەرەوە شێمە توانی شکال لەم کۆمپانیانە بکەین هەم ئیماراتی هەم کۆمپانیای جوجاتی سینی کە هاتووە لە عێراق با بڵێن دۆخێکی حاڵەتێکی نەئاسایی هەیە دێ لەو ناوچە نەئاسایانە کە هێشتا دەستور یەکلایی دەستور ڕێچکەی بۆ دیاری کردو حکوومەتەکە ئەمەدە نیە دێت گرێبەست دەکات ئێمە سکاڵا لەسەر ئەمانەش تۆمارکەین بۆی وەکو 16 ئۆکتۆبەر وەکو کەرکووکمان بەسەر نییە کە ئێمە هەر ڕەتمانە کردووە نابێ بیبی گرێبەستکە نابێت ڕۆزنەفتیان هێنا بۆ سەر هاڤاناوبای حەسەن ڕازی نەبوون ئێران نەوت لەو لاوە تەسمیکاتەوە لە بەندەرەکانی خوارەوە بۆی تووشی ئەم حاڵەتە نەبین دەستور هەیە یاسا هەیە ڕێگە چارە هەیە ئێمەش بافێری ئەو بین وەکو ئەوان چۆن ئێمە لە هەموو شتێکا قوفڵەکەن با ئێمەشەوان قوفڵکەن بەس بەداخەوە نابینەوە چەند ڕۆژە ئەم حاڵەتە ڕوویداوە و هیچ دەنگێک بەرزابێتەوە و هیچ کەسێک گیز ناڵێت بەڵێ بە هیوان کاری لەستەر بکرێت سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ ڕێبوار محەممەد شارزا لە گرێبەستە نەوتیەکان